شتێک بەستەوە زۆر وەستا هەیە دەبی تعمیرکاروی نەک تعویزکاربی ئەگە تعویزکاروی یعنی هیچت نەکرد ئەتو هەر بینە تێبێخە هەر بینە تێبێخە دەبی خۆشی چاکەیەوە هەنابی هەفرەدەی دەبیشتی چاکەیەوە دەبی تعمیرکاروی لەبارەت ئیشی بڵێ پێشە و نەخۆشی کۆڕۆنا ئیش باشتر بوو بەڵام ئێستا ئیش بە حام زەعیفە ینی هەموو سناعات چاولێکە مەسەلەن ئەکسەرە سناعات سۆلە سەبارەت بەو ئیشێکی ئەمە دەیکەین ڕاستکردنەوەی سیارەیە لێدرانە سیارەکان کە لێ دەدرێ دەعم دەکا ئەو ئەحداسانەیە کە ئەمە لێرە چاشیان دەکەینەوە جا مەرحەلەکان کن من دەبینێ کن زامسی دەبینێ کن بۆیاقسی دەبینێ وارمەنی دەبینێ بایعی دەبینێ خەسارەت من زۆر دەبێ بڕاتە بێ زۆر ئەو سیارە تازانەی کەوتە لێ ڕاوەساون دێنە ئێرە لێ دەدرێن ئەمە پێمان ناخۆشە ڕاستە حەق دەستیان لێ وەردەگرین بەس بڕاتە بێ خەمی سیارەکەمانە خەمانێکە کابرا تووشی ئەو خەسارەتە گەورەی بووە جوانی سیارەکەشی لە دەست داوە شتێ خۆمالی ئێرە تەماتە خیار بامیە کاڵێک قەیسی خۆمالی ئەو شتە زۆر باشە و هەر ئێرەژی ئەو بازارە شوانی ئارزان بازاریە بازارەکە زۆر خۆشە خەڵک زۆر تێن هەموو شوونەتێنە ئێرە چی دیکردن شتە خۆماڵەکان بەڕاستی خۆمان تامی گەلک خۆشترە لە چاوی دەرەوە بە شتەکانمان گەلک هەرزانە خۆماڵیەکە ئەوەیە ئێستا بانجانی خۆمان 2000 گەورەکانی 4000 تەماتەی خۆماڵی بە چلۆ 3000 بەستە لە 4000 شتە خۆماڵەکان بەڕاستی زۆری فەرقەیە داری تورکیمان هەیە داری زاخۆمان هەیە داری ئێرانیمان هەیە داری ناوخۆمانەیە پێڵن داری محەلی ئەم دارە زۆرتر لادیەکان بەکاری تێنن بۆ خانووی ئاژاڵ و بۆ کەپری حیوان و بۆ ئەو شتانە بەکارهێنن بۆ سەنعات بەکاری تێنن بۆ نەجاڕی بەکاری تێنن بۆ مسەلەح و ئەو شتانە بۆوانە بەکارهێنن ئەمە نەحێ شۆرشە ئێرە مەیانە بۆ دار بۆ هەموو چێت ئێرە ئێستا ئەمانچن لە سێمانی هێن لە ئێران تێتە سێمانی لە سێمانی بۆ ئێرە لێرەوە ئەچن بۆ کەرو لە هەموو لای هەر تێ هەڵەچن